برای بەڕێزم ئایا زەکاتێکت هەیە تۆ ناڵێن 25,000 و 50,000 کابرا بە چەند دەفتەر زەکاتی هەیە بە چەند ملیۆن زەکاتی هەیە ئایا زەکاتەکەمان بدەین بە یەک کەس یەک ماڵ ڕزگارکەین یاخود چەند ماڵی ڕزگارکەین؟ برای بەڕێزم ئایا نەفەرێک دوعای خێرت بۆ بکە باشترە یا 10 نەفەر زیاتر؟ ئایا دڵی کەسێک خۆشکەی بە تەنها یەک فەقیرە دڵ خۆشکەی باشترە یا دڵی دەیەها کەس خۆشکەی؟ ئایا 10 محتاج هەیە و زیاتر هەیە لە 10 محتاج هەموویان یارمەتیان بدەی کەمێک ناڕەحەتیان لەسەر لا بچێ لەوە باشتر نییە یەک نەفەر ڕزگارکەی؟ بۆیە مەیدە بە یەک نەفەر بیدە بە چەند نەفەرێک بۆی ئینشاءڵڵا پاداشتەکەت گەورەتر بێ و ئێستا خەڵکی وا هەیە ئەچێ خانوویەک بۆ نەفەرێ دەکڕێ دەستی خۆش بە جەزاکەڵڵاو خێرن بەڵام وەرە لە جیاتیەوەی 3 دەفتەر 4 دەفتەر ئەدەی بە خانوویە بۆ کەسێک وەرە 20 ماڵ 30 ماڵ لە کرێچێتی ڕزگارکە چۆن؟ کاک فڵان کەس خاوەن ماڵەکە کێیە؟ ئەوەیە تەلەفۆنی بۆ ئەکەم ئەڵێم ئەوە پارەی ساڵێکی فڵان کەسم دابێت کرێکی ئەتوانێت ساڵانە 15 ماڵ 20 ماڵ 30 ماڵ بۆ پارەی کە یەک ماڵی ڕزگارەکەی کۆمەڵێ ماڵی زۆر لە کرێچێتی ڕزگارکەی هەتا ساڵی ڕەمەزانەکەی داهاتوو ئەو کاتە چەندەها کەسێک کاتێک کرێخاونی بۆ درراوە وتوێت ئێستا من کرێچی نیم چونکە خانووەکەم بۆ دەبرکراوە حساب کە من کرێچی نیم خۆمە کرێچی نازانم ئەمە باشترە یا یەک نەفەر ڕزگارکەی لە کرێچێتی یا دەیەها نەفەر خەمی کرێخانووی نەمێنێ ئێمە کەفارەتی ستیۆنمان هەیە لە قورئان و حەدیثا باس کراوە 10 فەقیر تێرەکەی بەڵام دروست نییە تۆ ئەم 10 فەقیرە بدە بە یەک فەقیر بۆ 10 نەفەر خوا گەورە دەفەرمێت 10 نەفەر ئیمامی ئەنەسی کوڕی مالک ڕەزای خوا لێبێ کەفارەتی ئەو فیدیەی ئەوەیدا کە بە ڕۆژوو نییە 30 ڕۆژ نەیتوانی بیگرێ بەهۆی تەمەنەکەیەوە نەچوو بیدا بە یەک فەقیر 30 فەقیری کۆ کردو نانی پێدەن نەی با یەک فەقیر تێرکەم و تەواو یەک کەس ڕزگارکەم کەسێک بە خێزانی خۆی دەڵێ وەکو دایکم وای ظیهاری پێ دەڵێن خوا گەورە دەفەرمێ 60 فەقیر تێرکە تۆ نابێ هەر 60ەکەی بدەی بە یەک نەفەرێ کەواتە ئیسلام فێری ئەوەمان دەکا خێرەکانمان فراوان کەین بڵاوی کەینەوە بەڵام ناکرێ ماڵی 25,000 50,000 باسی کەسێکم پارێکی باشی پێیە بەڵام تۆ 100,000 پێدەی معقولی بیدە بە 10 ماڵ من ئەوە ناڵێم دوایی خراپ لێم تێ مەگەن بتوانی چەند ماڵێک لە کرێچێتی ڕزگارکەی پارەی 6 مانگیان بۆ بدەی پارەی ساڵێکیان بۆ بدەی چەند ماڵ ڕزگارکە نەک کابرایەک دوای ماوەیە سێکی خانووشی بووی خانووەکەی ئەیفرۆشێ چەند ماڵی ڕزگارکە بە ئیزنی خوا ئەوە بۆ تۆ باشترە کەواتە مادەم فەقیرەکان زۆرن ئێوەش زەکاتەکە زیاتر بڵاوکەنەوە بیدەن بە خەڵکی فەقیر و هەژار خۆشتان شارەزانین بە کەسانێک بڵێن کەسانێکی باشمان بۆ بدۆزنەوە یارمەتیان بدەین با زەکاتەکەیان بدەینێ زەکات نابێ بە هەموو کەسێ بدرێ ئەمە ئەمانەتێکە بۆکو خۆی جێبەجێیکە من کاتێک کە پارەیە بە کەسێ بدەم زەکاتێکم پێ بدرێ ئەمانەت زەکاتێکم پێ بێ بەخوا پرسیار زۆر بە تەکیدی پرسیارەکەم زۆر جوان پرسیارەکەم فەقیرەکانە ناسم ئەی بیان ناسی پێش ڕەمەزان دیاریان کە بیان ناسە چونکە لە ڕەمەزانە فریا ناکەی بیان دۆزیتەوە بزان لە فەحزە دەچن فەقیر زۆر نەفسی بەرزە بەڵام خەڵکی وایە ئەمڕۆ پێی بڵێ پارە دەمێ باری بە تەلەفۆن وێران دەکا بێت بلۆکی کە هیچ مەجالیتیان نییە ئەوانە فەقیر نین ئەوانە بێزارکەرن بۆیە ئینشاڵڵا زەکاتەکەتان بدەن بە کەسانێکی مستەحق و بدوان یارمەتی چەند کەسانێک بدەن لە کرێچێتی ڕزگاریان کەن پارەیان بۆ بدەن یەک نەفەر ڕزگار مەکەن لە فەقیری چەند نەفەرێک ڕزگارکەن کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستکەوتی کافرەکان غەنیمەکەی تەوزیع ئەکرد نەیدا بە یەک نەفەر بە کۆمەڵی خەڵکێکی زۆری ئەدا بۆی شتەکە بڵاو بێتەوە نەی دەفەرمون با 2 نەفەر ڕزگارکەم و تەواو نە ئەبێ بۆ شێوە تەوزیع کرێ تەوزیعیکە ئاخر خاڵ ئەو کەسانی کە دەڵێن وانیە من دەڵێم برای بەڕێزم کە کاتێک قوربانی ئەکەی ئەگەڕێی هەر ئەبێ یەک نەفەر ڕزگارکەین یەک نەفەر ڕزگارکەین من پێت ئەڵێم کە قوربانیت کرد نەکەی بچی تەوزیعیکەی ماڵ بە ماڵ بیدە بە یەک ماڵێک و گۆشتێک لە گۆشتکردن ڕزگاریان بێ وا ئەکەی ئامادەی قوربانیەکەت بدەی بە یەک ماڵێک بڵێ کاکە با هەتا 5 مانگی 6 مانگی تر ئەم ماڵە جوانەگایەکم سەر بڕیوە 100 کیلۆ گۆشتیانە دەبێ با ڕزگاریان بێ لە گۆشت کڕین وا ئەکەی ناوەڵە تەوزیعیەکەی ماڵە 2 کیلۆیە کیلۆنیوەکی بۆ دانی ئەڵێ با بیدەمە کۆمەڵە ماڵێک ئایا بیدەی بە یەک ماڵێ ئەم قوربانیە خێرترە یا بیدەی بە دەیەها ماڵ خێرترە زەکاتەکەی شەروایە برای بەڕێز
تەوزیعی کە تەوزیع بەڵام تەوزیعێکی معقول بێ ئەو فەقیرە ئیسفادەی لێ بکات.